بەناوی خوا سڵاوی خۆی گەورەتان لەبێ هاوڕێیان دێنە سەروانەی سێهەم لە کۆرسی زمانی تورکی ئاستی دووەم ئائیکی لەم وانەیەدا ئەم سێ پاشگرە گرنگە ئەخوێنین. سەرەتا لە پاشگری یەکەمەوە دەست پێ ئەەکەین. ئەم پاشگرە واتە ئەم پاشگری ڵ ئیتر بەپێی ڕێکەوتنی چوارینە ئەگۆڕێ چووە سەر هەر ناوێک ئەیکا بە سیفەت. ئەویش بەپێی ڕێکەوتنی چوارینە ئەگەر کۆتاپیتی بزوێن ئا یاخود بوو ئەوە پاشگرەکە بە ڵ دەبێت وەکو بۆیە ڵ. بۆیە واتە بۆیە، بۆیە ڵ واتە بۆیە کراو، واتە بۆتە سیفەت. ئەگەر هاتوو کۆتاپیتی بزوێن ئێ یاخود ئی بوو ئەوە پاشگرەکە بە لی دەبێت وەکو چی؟ وەکو سورمەلی. سورمە واتە کلی چاو، سورمەلی واتە کلکراوی، واتە چاوێک کە کلی پێوە بێت، کلی پێوە کرا بێت. ئەگەر هاتوو کۆتاپیتی بزوێن ئۆ یاخود ئو بوو ئەوە پاشگرەکە لو دەبێت وەکو حوزور لو. حوزور واتە ئارامی دەرونی. باشە، حوزور لو واتە کەسێکی ئارام یاخود کەسێک کە ئارامیەکی دەرونی هەیە، کەسێک کە هەست بە ئارامی ئەکا. ئەگەر هاتوو کۆتاپیتی بزوێن ئە یاخود ئو بوو ئەوە پاشگرەکە لو دەبێت وەکو سوسلو. سوس واتە زینەت یاخود خشڵ بۆ نمونە. بەڵام کەوتت سوسلو واتە ڕازاوە بۆ نمونە، یاخود بە ئاڵتون ڕازاوە، یاخود ژنێک کە ئاڵتونی بەخۆیەوە کردبێت، یاخود بۆ شتێکی تر بەتوانی بەکاری بێنی. گرامەرەکەی بەم شێوەیە ناو زائیدەن پاشگرەکە. وتمان ئەم پاشگرە کە چوویە سەر ناو ئیکا بە سیفەت. چەند نمونەیەکمان هەیە. بوو ماکەرنا چۆک توزلو، واتە ئەم ماکەرۆنیە زۆر خوێدارە، واتە زۆر سوێرە. توز بەڕێزان، توز واتە خوێ، توزلو واتە خوێدار. چۆک توزلو زۆر خوێدارە، مەبەستی ئەوەیە سوێرە، توزلو سوێرە. نمونەی دواتر annem çok güzel üzümlü kurabiye yapıyor. واتە دایکم زۆر گوزەل لێرەدا معنەی خۆش دێت. وتمان گوزەل هەم معنەی جوانی تایە هەم معنەی خۆشی تایە، لێرەدا معنەی خۆشی تایە. دایکم زۆر خۆش، کورابیە جۆرێکە لە کێک بەڕێزان. ئوزوم واتە ترێ، ئوزوملو واتە ترێدار، یاخود کێکی ترێ، کێکە ترێ، کێک بە ترێ. دایکم زۆر خۆش کێک بە ترێ ئەکات، یاخود کێکی ترێدار ئەکات. یاپیۆر واتە دەکات. نمونەی دواتر یوسف çok dikkatli bir öğrenci، واتە یوسف قوتابیەکی زۆر وریایە. دیکەتلی واتە وریا، دیکەت واتە سەرنج، دیکەتلی واتە سەرنجدار یاخود وریا. بەڵام بەڕێزان لێرەدا ئیستیسنایەکمان هەیە، ئەویش ئەوەیە دیکەت کۆتاپیتی بزوێنێکی قەڵەوە بەڵام بە لی، واتە بە پاشگرێکی بزوێن باریک بووە بە سیفەت. ئەمیش ئیستیسنایە و لە زمانی تورکیدا بەو شێوەیە هاتووە. نمونەی دواتر شو sakallı adam benim amcam، واتە ئەو پیاوە ڕیژدارە. سەکەڵ واتە ڕیش، بەڵام سەکەڵ واتە ڕیژدار یاخود ڕیشن. ئەو پیاوە ڕیشنە بێنیم هی من ئەمجام مامم، واتە ئەو پیاوە ڕیژدارە یاخود ئەو پیاوە ڕیشنە مامی منە. نمونەی دواتر pazar günü Bursalı bir arkadaşım geliyor، واتە ڕۆژی یەکشەممە هاوڕێیەکی خەڵکی بورسام دێت. دێ بۆ لام مەبەستی ئەوەیە. بورسا شارێکە لە تورکیا بەڕێزان، لە نزیک ئیستانبوڵەوەیە، تقریبەن 2 ساعاتێک دوورە. پاشگیری وەرگرتووە بۆتە بورساڵە. بورساڵە واتە خەڵکی بورسا،
کەسێک کە صفەتی وایە خەڵکی بورسایە. دێنە سەر پاشگیری دووەمیان، ئەمیش کە ڕۆیشتە سەر ناوێک ئەیکات بە صفەت، بە هەمان شێوەی پاشگیری یەکەم ئەمیش بە ڕێکەوتنی چوارینە ئەکرێت، ئەم پاشگرە ئەچێتە سەر ناوەکان. ئەگەر هات و کۆتا پیتی بزوێن ئا یاخود بوو، ئەوە پاشگرەکە سز دەبێت، وەکو چی؟ وەکو پارە سس. پارە واتە پارە، سس بێ. پارە سز واتە بێپارە یاخود مفلیس. ئێ یاخود ئی بوو، ئەگەر هات و کۆتا پیتی بزوێن ئێ یاخود ئی بوو، ئەوە پاشگرەکە سیز دەبێت بە بزوێنی باریک، وەکو چی؟ وەکو تیپسیس. بەڕێزان تیپ هەر لە زمانی ئینگلیزیەوە وەریان گرتووە، تایپ. باشە، تایپ واتە نمونە. تایپیکەڵ تیپیکەڵ واتە نمونەیی. بە تورکیش تیپیک واتە نمونەیی، تیپیک. بەڵام تیپسیس واتە کەسێکی بێسەروبەر، کەسێکی یعنی صفەتێکی ناباشە بۆ کەسێکی ناباش بەکار ئەهێنرێت، یاخود کە صفەتێکی خراپی تایە پێڵێن تیپسیس، بێسەروبەرە، پاتاڵە، ئەبەو شێوەیە. دواتر ئەگەر هات و کۆتا پیتی بزوێن ئۆ یاخود ئو بوو، ئەوە پاشگرەکە سوس دەبێت، وەکو هوی سوس. هوی بەڕێزان واتە میزاج، هوی سوس واتە بێمیزاج. کەسێک ئەگەر با بڵێن کەسێکی بێمیزاج بێ پێ ئەڵێن هوی سوس. ئەچینە سەر ئەوەی دواتر، ئەگەر هات و کۆتا پیتی بزوێن یاخود بوو، ئەوە پاشگرەکە سوس دەبێت، وەکو چی؟ وەکو گۆنول سوس. گۆنول بەڕێزان واتە دڵ، یاخود هەندێک جار معنای ویژدانیش دێت. باشە، بەڵام زیاتر بمانای دڵ دێت. ئەم دڵە با بڵین لە زمانی عەرەبیدا ئەم ئێسە کەلبمانەیە، کەلب واتە دڵ، واتە قەلب. بەڵام گۆنول واتە فوئاد، بە زمانی عەرەبی واتە فوئاد. گۆنولوش هەیە، گۆنولو واتە با بینووسم، گۆنولو. گۆنولو واتە بەخواستی خۆت، یاخود خۆبەخشانە، بۆ نمونە خۆبەخشانە، بەخواستی خۆت گۆنولو. یاخود بۆ نمونە شتەکەت بەدڵە، یعنی بەدڵ ئەچیتە ناو بابەتێکەوە، ئەڵی لەم بابەتەدا گۆنلوم ڤار، واتە یعنی دڵم بە مەسەلەکەوە هەیە. باشە، ئەمانە لە زمانی تورکیدا بەکار ئەهێنرێن، بەڵام ئەوەی ئێمە لێرەدا گۆنولسوزێک، گۆنولسوز واتە دڵم نایهێنێ، یاخود بۆ نمونە حتا ئەمە ئەکرێ بە صفەتێکی خراپیش بەکار بهێنرێ. بۆ نمونە کەسێک زۆر بێویژدانە پێڵی گۆنولسوسن، یعنی تۆ دڵت نییە. باشە، ئەکرێت بەکارهێنانی جیاوازی هەبێت. گرامەرەکەشی بەم شێوەیە، ناوەکە دێت زائیدەن سس بە ڕێکەوتنی چوارینە، یاسای ڕێکەوتنی چوارینەوە. ئەتوانین بڵێن بەڕێزان ئەم سزە، ئەم پاشگیری سزە کردداری نەرێنی یاخود دیوی نەرێنی گرامەری یاخود پاشگیری لێ، ئەوەی کە خوێنمان لێ بسڕمەوە، پاشگیری لێ ئەوەی کە لە پێش ئەمەوە خوێنمان، ئەکرێ بڵین ئەمە دیوی نەرێنی ئەو پاشگرەیە، ئەو پاشگرە ئەرێنی ئەم نەرێنیە. اینجا بە شێوەیەکی گشتی ئەم پاشگرە مانای کەمیتیایە، شتێک کە نەبێت یاخود کەم بێت. بۆ نمونە لێرەدا چای شەکەرسیز ئیچیۆروم، واتە چای بێشەکر، بێ شەکر ئەخۆمەوە. ئیچیۆروم واتە ئەخۆمەوە، لە ئیچمێکەوە هاتووە، ئیچمێک. ئیچمێک چاوگەکەیەتی بەڕێزان. نمونەی دواتر ئەنێم گۆزلوک سوس، واتە دایکی من چاویلکە لە چاو ناکات. مەبەستی ئەوەیە دایکم بێ چاویلکەیە، یاخود دایکم چاویلکە لە چاو ناکات، پێویستی پێی نییە. گۆزلوک واتە عینەک یاخود چاویلکە، گۆزلوک سوس واتە بێ چاویلکە. نمونەی دواتر karıncalar zararsız hayvanlardır. Karınca واتە مێرولە، karıncalar واتە مێرولەکان، zarar واتە زیان، سز بێ، hayvanlardır ئاژەڵن، گیاندارن.
با بڵێن نمونەکە یاخود ڕستەکە مانای تەواوەتی بەم شێوەیە مێرولەکان گیاندارێکی بێزیانن مێرولەکان گیاندارێکی بێزیانن نمونەی دواتر ئیستانبولدا سەنسیز چۆک سکڵیۆرم واتە لە ئیستانبولدا بە بێتۆ زۆر بێزار ئەبم سەن واتە تۆ سیز بێ سەنسیز بێتۆ نمونەی دواتر adamı suçsuz hapise aldılar. Hapis بەڕێزان واتە زیندان سوچ واتە تاوان هەتا لە زمانی کوردیشا خۆشمان بەکاری ئێهێنین هەندێک جار سوز واتە بێ ئادام واتە پیاو ئێستا معناکەی بەم شێوەیە پیاوەکەیان بە بێتاوان خستە زیندان ئاڵدە بەڕێزان ئاڵماک بمعنای هەڵگرتن وەرگرتن هێنان دێت باشە یاخود کڕین لە زمانی تورکیدا هەپیسە ئاڵماک واتە خستنە زیندان باشە یاخود با بڵین هێنانە زیندان ئەکرێت لە زمانی تورکیدا ئەمە ڕاست بێت بەڵام لە زمانی کوردیدا ئێمە ناڵێن هێنانە زیندان ئەڵێن خستنە زیندان ئێمە خستن بەکار ئەهێنین کە لە زمانی تورکیدا دوشرمێکی پێ ئەوترێت ئەوە خستن دوشرمێک لە زمانی تورکیدا هەرگیز دوشرمێک بۆ زیندان بەکار نایهێنن ئەم دەستەواژانە بەپێی کات و بەپێی گوێگرتن و بەکارهێنان لەگەڵ یانە ڕادێن پاشگری دواتر بەڕێزان لک ئەم لکە ئەم پاشگرە ئەچێتە سەر ناویش و ئەچێتە سەر سیفات با بڵێن کە ئەچێتە سەر ناوەکان ئەکرێ بیان کاتە ناوێکی تر یاخود با بڵێن معنایەکی تریان پێ بدا یاخود کە ئەچێتە سەر سیفات ڕەنگە بیان کا بە ناو یاخود بیان کا بە شتێکی تر معنایەکی تریان پێ بدا ئەمیش بە هەمان شێوەی دوو پاشگرەکەی پێشوو یاسای ڕێکەوتنی چوارینەی تێدا ڕوو ئەدات ئەگەر هاتوو کۆتا پیتی بزوێنی وشەکە یاخود بوو ئەوە لک دەبێت پاشگرەکە واتە بە بزوێنی قەڵەو دێت لک بۆ نمونە ساتە لک ساتە واتە فرۆشتن ساتە لک واتە بۆ فرۆشتن بۆ نمونە خانوویەکمان هەیە لەسەری ئەنووسین ئەم خانووە بۆ فرۆشتن لە تورکیدا پێی ئەڵێن ساتلک ئێڤ ساتلک ئێڤ ئێڤ واتە خانوو یاخود ماڵ ئەم ماڵە بۆ فرۆشتن یاخود ئەم خانوو بۆ فرۆشتن دواتر ئەگەر هاتوو کۆتا پیتی بزوێن یاخود بوو ئەوە پاشگرەکە لیک دەبێت بە بزوێنی باریک وەکو چی وەکو گوڤەن لیک گوڤەن بەڕێزان واتە متمانە بەڵام کە لەگەڵ لیکا کۆ ئەبێتەوە ئەبێتە ئاسایش گوڤەن لیک واتە ئاسایش معنایەکی تری پێداوە گوڤەن لیک واتە ئاسایش ئەگەر هاتوو کۆتا پیتی بزوێن یاخود بوو ئەوە پاشگرەکە لوک دەبێت بە ئووی قەڵەو بۆ نمونە موتڵ و لوک موتڵ واتە دڵخۆش موتڵ و لوک واتە دڵخۆشی ئەگەر هاتوو کۆتا پیتی بزوێن یاخود بوو ئەوە پاشگرەکە بە لوک بە ئووی باریک دەبێت وەکو ئەنجو لوک ئەنجو واتە ڕێبەر شتێک کە پێشەوایەتی شتێکی تر بکە باشە ئەنجلوک واتە ڕێبەرایەتی یاخود پێشەوایەتی ئەمە ئەکرێ لە مەسەلەی دینیا بەکار بهێنرێ ئەکرێ لە سەربازیە بەکار بهێنرێ ئەکرێ لە زۆر شتا بەکار بهێنرێ لە گروپ و تیم و ئەو شتانەیە ینی حتا لە کەرتی بازرگانیشا زۆر بەکارهێنرێ بۆ نمونە ئەم کۆمپانیایە لە مادەی خامە ڕێبەرایەتی وەزعەکە ئەکا لە کوردستانە بۆ نمونە لێرەدا چەند نمونەیەکم هێناوەتەوە بەڕێزان بۆ پاشگری لیک یاخود لک کە ئەچێتە سەر هەندێ وشە معنایەکی تریان پێ ئەبەخشێ ئەیانکا بۆ نمونە بە ناوێکی تر یاخود ئەیانکا بە ناوی پیشەیەک یاخود شتێک لێرەیە بۆ نمونە گوزەلمانەیە گوزەل واتە جوان گوزەلیک واتە جوانی واتە باش ئیلیک واتە باشی یاخود چاکە بۆڵ واتە زۆر بۆڵک واتە زۆری
جیاوازی بۆڵ لەگەڵ چۆکە بەڕێزان ئەوەیە کە بۆڵ بۆ هەندێک شتی تر بەکارهێنرێ اینجا وشەی بۆڵ زۆریەکەی لە زۆری وشەی چۆک زیاترە باشە اینجا بۆڵک هەندێک جار بمعنای ساڵێکی سەربەرزق بۆ نمونە دەغڵودان زۆرە بارانبارین زۆرە بەفر زۆرە بۆ ئەو ساڵانەش بەکارهێنرێ سێسیز واتە بێدەنگ سێسیزلیک واتە بێدەنگی دۆڕوو واتە ڕاست دۆڕوڵک واتە ڕاستی ئۆرەتمەن واتە مامۆستا ئۆرەتمەنلیک لێرەدا مەسلێک ئیسملەرمان هەیە بەڕێزان بەسەرەوەی تێنەپەڕم مەسلێک ئیسملەر واتە ناوی پیشەکان لێرەدا چەند نمونەیەکم هێناوە چەند وشەیەکم هێناوە کە پاشگیری لیکیان ئەچێتە سەر ئەبنە ناوی پیشە بۆ نمونە ئۆرەتمەنمان هەیە ئۆرەتمەن واتە مامۆستا ئۆرەتمەنلیک واتە مامۆستایی کەپجمان هەیە کەپج واتە دەرگاوان کەپجڵک واتە دەرگاوانی دۆکتۆر دکتۆر دۆکتۆرلوک واتە دکتۆری یاخود پزیشکی گۆزلوکچو واتە چاویلکەساز گۆزلوکچلوک واتە پیشەی چاویلکەسازی مهندیسمان هەیە بەڕێزان مهندیس واتە ئەندازیار یاخود مهندیس بەکاری ئێهێنین خۆشمان مهندیسلیک واتە پیشەی ئەندازیاری لێرەدا چەند نمونەیەکی ترمان هەیە ئەم پاشگرە کاتێک ئەچێتە سەر هەندێ ناو ئەیانکا بە سیفەت بۆ نمونە یاخود ئەیانکا بە ناوێکی تر وەکو پێشتر وتمان وەکو ئەلێرەدا هەیە یاخود بۆ نمونە ئەیانکا بە ناوی ئامێرێک یاخود ناوی شتێک ئامڕازێک کە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە بەکاری ئێهێنین بۆ نمونە شەکەرمانەیە شەکەر واتە شەکر شەکەرلیک واتە شەکردان کتابمانەیە کتاب واتە کتێب کتابلک واتە کتێبخانە ئەمانە ئەداتن ئامڕازن بە ڕۆژانە بەکاریان ئەهێنی تووزمان هەیە تووز واتە خوێ تووزلوک واتە خوێدان سۆز واتە وشە هەند بە معنای تریش دێ بەڕێزان بۆ نمونە بەڵێن بە معنای بەڵێنیش دێ بەڵام لێرەدا معنای وشە دێت سۆزلوک واتە قاموس یاخود فەرهەنگی وشە گۆزمان هەیە گۆز واتە چاو گۆزلوک واتە چاویلکە لێرەدا پەردەمان هەیە پێردە واتە پەردە پێردەلیک قوماش واتە قوماشی پەردە یاخود قوماشێک کە بۆ پەردە ئەگونجێ باشە قوماشی پەردە یاز واتە هاوین یازلک ئێڤ واتە ڤێلای هاوین ئێڤ واتە ماڵ یازلک واتە بۆ هاوین یازلک ئێڤ واتە ماڵ کە بۆ هاوین بەکاری بهێنین ڤێلای هاوین کە بەکاری ئەهێنین هەمانە بۆ نمونە چۆجوک واتە منداڵ چۆجوکلوک گونلەری واتە ڕۆژەکانی منداڵی ڕۆژەکانی منداڵی چۆجوکلوک گونلەری گون واتە ڕۆژ ئەزان بەڕێزان پێشتر وتومانە کیرا واتە کرێ کیراڵک ئێڤ واتە خانوو بۆ کرێ کیراڵک ئێڤ کش واتە زستان کشلک گیسی واتە گیسی بەڕێزان واتە جلوبەرگ کشلک زستانە کشلک گیسی واتە جلوبەرگی زستانە بەڕێزان لێرەدا چەند نمونەیەکی ترمان هەیە ئەویش ئەوەیە ئەو ناوانەی کە بە ژمارە دیاری کراون کە ئەم پاشگریان ئەچێتە سەر ئەبنە سیفەت باشە بۆ نمونە ئوچ گون واتە سێ ڕۆژ کەوتت ئوچ گونلوک یۆڵ بۆ نمونە ئەڵەی ڕێگایەکی سێ ڕۆژەیی یاخود ڕێگایەکی سێ ڕۆژە ئوچ گونلوک یۆڵ یۆڵ واتە ڕێگا بابینوسم ڕێگا دۆرت کیشی دۆرت واتە چوار کیشی واتە کەس دۆرت کیشی چوار کەس بۆ نمونە لێرەدا دۆرت کیشیلیک مەسا مەسا واتە مێز واتە مێز دۆرت کیشیلیک مەسا واتە مێزێکی چوار کەسی باشە مێزێکی چوار کەسی دۆرت کیشیلیک مەسا بێش پارە بێش پارە مستەڵەحەیە کە زاراوەیەکە لە زمانی تورکیا بەکار ئەهێنرێ ئێستا لە نمونەکەی زیاتر ڕوونە بێتەوە
بێش پەڕەڵک ئەدەم واتە پیاوێکی پێنج پارەی یاخود بە زمانی خۆمان پیاوێکی پێنج فلسی ئەو کەسی ئێمە ئەڵێن دینارێ دایکەتی دینارێ باوکێتی یعنی کابراایەکی ڕەزیلە یاخود بۆ نمونە بە پارە ئەتوانی بیکڕی بێش پەڕەڵک ئەدەم کابراایەکە بێنرخە دوو لە ڕووتان یەتمیش واتە هەفتە یەتمیشلیک نینە واتە داپیرە پیرە یەتمیشلیک واتە هەفتایی داپیرەیەکی هەفتایی یاخود داپیرەیەکی هەفتا ساڵەی مەبەستی ئەوەیە لێرە داهاتینە کۆتایی وانەی سێهەم هیوادارم سوودتان لێ بینی بێ و هیوادارم سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن لایکی ڤیدیۆکەمان بکەن کۆمنتمان بۆ بکەن و ئەگەر بتوانن شەیری ڤیدیۆکانمان بکەن بۆ ئەوەی ئاگاداری نوێترین ڤیدیۆکانمان بن و زۆرترین کەسیش زۆرترین فێرخوازیش سوود لە چەنەڵەکەمان ببینێ هەر شاد و سەرکەوتوو بن